صلى الله عليه وسلم أو صاليك حجي تيا فرز بوا خوي حجي نكردوا وإنما حضرتي أبو بكر حجي كردوا بمسلمانا لبروي مشتركة كان لو صاليها حجان كردوا ومشتركة كان كحجان كردوا بروتي حجان كردوا و بشوازێکی ناشرعی مناسکەکانیان جێبەجێ کردووە لەبەرەوە خوای پەروەردگار پێغەمبەری ئاگادار کردوێتەوە صلی الله عليه وسلم و سوورەتی بەراءەت بیدایەتی سوورەتی تەوبە هاتوۆتە خوارەوە بەوەی کە لەمە و دوای یەک مشتێک حەج ناکە بەو ئوسلوبە حەج ناکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی ساڵی دەی کۆچی حەجی کردووە یەک حەجی کردووە ئەو ساڵە ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تایە وەفاتی کردووە ويك پیغمبر صلى الله عليه وسلم بالصحابه كان يفرموها فرميتي خذوا عني مناسككم فرميتي شاوتان لمن به وكو من حجبكن فاني لعلي لا القاكم بعد عامي هذا فرميتي لواني من دواي امصال جاري كنتان بالموا اميك بولو علاماتاني كبيغمبر صلى الله عليه وسلم خوي پروردگار بوحي في قلتوك لواني او صاله وفاتك فعلا پیغمبر صلى الله عليه وسلم لتمني مبارك او حجي كردوه من حزكم قسما نسألوا بك حجي پیغمبر صلى الله عليه وسلم شون هو بوي حجيك لسر سنتي پیغمبر صلى الله عليه وسلم بتواني جب كل مرزان طبعا حاج اركان واجباتي هي وسنتي شيء انسان اگر ركني حجي ترك كير حجتي بطاله اگر واجبي ترك كير او كات حيوانك سنبره تركي واجبك لكولك سنه كان اساي انسان تركيك لبروا يم جوازي كن لبيني امانيه اواني كبيانوتي اركان كاني حج طبعا احرامه بوي انسان نيتي هبه بويك حج اكا اما روجي بنشم ان شاء الله نيته هنين بوي حج اكي اما تا اسا معتمر بوي نيتي تمتع مان هنا وعمره كمان طواو كردوا احرام مان شكاندوا روجي بنشمك يوم التربيه احرام بستينوا نيتي حج ديني باش كواتا احرام وتلبيه واتا نيتي هناني كلا اركان كان وقوفي عرفة وستان لعرفة ركنك ترى لحج أو كسيك لعرفة نوسته لكاتي داري كراوي خويا حجكي بطالة طوافي إفاضة هيك ترى لأركان كاني حج باشا أما أنا ركن أساس كاني حج دوات الواجبات كان دينا بيشوا كإحرام لميقاتا كالتزام كردنا بمحظورات إحرامه كمبيت وقوفي عرفة وطمان ركنه مبيت لمزدلفة سيروج مبيت لمينا دواتر رمي جمرات طبعا جمري كبرى لقل سيروجكان رمي جمرات ايام تشريق ولقل طواف افاضه ولقل حلق تقصير ولقل طواف وداع اما نكوي اركان واجبات كان لقل جوازي عندك راي وزانايان لسر تصنيف كدني اركان واجبات كان هنگامي يوم يكم شيكين برزان اما روجي بيان شما لدواي نيجي تشتهاو موي بدني خومان نينوك مان امانه اكين وكو چون لعمريا كردمان دواتر خومان شوين اما استاوكو اهلي مكة لشوين خومان واحرام بستين كاحرام مان بس خومان شور احرام مان بس قلت مان بيش احرام بستين سنة واحد انسان بوني خوش لخوي با بلان بونك لاحرام كان ونچن اقامان ليبه كبوني لخوي دا دواتر احرام بستين دواي خوش وردن بوني لخوي دا احرام بستين نيت اهنه هل لو شويني خوي نيدينه اما قالين لبيك اللهم حجا چونك ايما تمتع معا كردو بداية كمان لبيك اللهم عمرة متمتعا بها الى الحج استاذن لبيك اللهم حجا واتا خواي بالوردقاء ايما التلبية اكين بحج لدواي اويك خوما شوردو احرام مان بس اچينا مينا سنة واي يوم التربية برزان انسان بينج فرز نيجي لمينا يبكى نيجي نورو نيجي عسر نيجي مغرب نيجي عشاء نيجي بياني روجي نوي كروجي عرفه واتا روجي جمعة امصال كحج الاكبر عرفه جمعة كونية روجوا اما السنة بينج فرز لمينا بمنينوا قبل الزوال واتا بيش نيجي ورو حاجي سنة واي لمينا به نيجي ورو لقال نيجي عسل امانة قصرا بدون جمعك واتا نيجي شوار ركعتي كان كرتكينوا باشا بلان مغرب وبياني دسكاري ناكري هل بينج فرزك اللكاتي خويا قصرا اكري غيري مغرب لقال غيري نيجي بياني روجي عرفة لدواي صلاة ضحى واتا لدواي خور كوتين حاجي سنة وايب كويت الريبو كويت الريب برو عرفات كأقاتا اوي بيش نيجيني ورو ناشي تعرفات طبعا
أجين النميرة مزجوتي كيتايا مزجوتي نميرة سنة وايا طبعا مزجوتكش بشكي كوتوتا عرفاته بشكي لا سنوري دروي عرفاتها سنة حاجي نيجي جمعة كحج الأكبر إملوي أكي باشا نيجا كان بقصر جمع لنميرة أكره ولا نميرة دواي أوي كان يجي جمعة طواو بيو نيجي عسلي لقل أكره انجا سنة وايا بعد الزوال إتسعاد يكون حاجب شتا عرفات كأشتا عرفات طبعا كيوي عرفات واضحة أو شاخية كميلة كيلة سرا بريزان سنة نية حاجب شتا سرم شاخة بهيت شوازك سنة وايا أم شاخة بكوية تبيني حاجي وقبلوه يعني تولى بشتي شاخك وبي شاخك مكة يا كعبة بابلين لوياتو أمينيتو دعاكي أجر شاخك بكوية لا راس كيشينية بلام شو سر بردي شاخك وسر كوتن بو شاخك وتيجيشتن لوي كسر كوتني شاخك سنة يا عبادة أما هلايكي قوليه حاجي لعرفات أمينيتو برزان تاكي تا بانجي مغرب أدا كبانجي مغربي دا إمن نيجي مغرب لعرفات ناكي كبانجي مغربي دا أمينين وكمك هر دعاءكي تا قواو دنيا تاريك بك دنيا تاريك بو أوجا حاجي خواهي فرودقار فرمي فإذا أفضتم من عرفات فاذكروا الله عند المشعر الحرام دين بو كي دين بو مزدلفة لبيني مينا وعرفات هاي مسافة تقريبا لوانية ساعات الريك أبي أجل إنسان ببي بروا بباس كانش طبعا أكلي إنسان بباسش بروا أساية أو شوا حاجي يشكل لواجبات كان كلا مزدلفة شو بمينيتوا شو كلا مزدلفة أمينينوا كقشتينا مزدلفة أجر بانجي عشاء دابو نيجي مغرب وعشاش بجمع قصركين مغرب قصر ناكلي عشاء قصركين لقلي أجر بانجي عشاء دابو أجر ني دابو عشاء دينين بولاي مغربات حاجي هركات قشته مزدلفة كلا يستي مبيتك أجر نيجي مغرب وعشاء بيشقا أجر نيجي عشاء بو مغرب تأخيرك بولا عشاء قصرك مغربي لقل جمعك تاني يجي بياني حاجي أمينته ولا مزدلفة كبانجي بياني دا نيجي بياني بجماعة لك لمزقوتكي مشعر الحرام قردي كيلي أو قردة بي أو تري مشعر الحرام قايد الرجال باسي أو قردة أكاكا فإذا أفضتم من عرفات فاذكروا الله عند المشعر الحرام سنة دواء إنسان لسل أو قردة ربقي بلد وعاب كاتاكي هذا كاتي اسفرار دس بيأكا اسفرار واتا سبيدي بياني بس بيش وركوتن كدنيا طوال سبيبو واتا نيم ساعات شارك بيش وركوتن بيش صلاة ضحى يا بولين بيش اوكاتيكا خور دليا سنة دواء انسان بريب كبير نمين توتا اوكاتي خور دليا الروا بوتو الروا برو مينا مانا ولا مزدلفة بريزان اما قلتو مانا ولا مزدلفة واجبة بلان بو بريزاني كبتمنن او بريزاني كخويان رانا قرن لدويني والشو وعلماء فتوايا داوى حاجي آسائية لمزدلفة بروا طبعا حتى ما نوي مينايش أو يكوتم إما يوم التروية أشينا مينا أما السنة للسنة كان حج أو حاجة بريزاني كناتوان أو حاجة بريزاني كأزان قرفتيان بودلو سبيل آسائية هشتي ماغنين مينا نوي ماغ لعرف حضوريان هذا أقريش لبي حضوريان هبي أو السنة كي قولي بيغمبر صلى الله عليه وسلم جاب جيكا ما نوي لمزدلفيش ولماذا فرمونتاني ويشو تحقيق واجبك أكا لدويني ويشو خلقي بيرو خلقي بيتوانا وخلقي نخوش وأمانة أتوانا لمزدلفة تيبر لشو لمزدلفة طبعا لمزدلفة كدي أقرينوا حاجي ديتو برومينا كديتو برومينا رمي جمرة أكا يك جمرة بيوتي الجمرة الكبرى وإلى كردوالي خمانا كرين شيطاني قورة طبعا بيوتي الجمرة الكبرى باشا حوت برد كان سنة نية إنسان لا مزدلفة كويكاتا ولا ريك ريشتا سنوري مينا حوت شوي بتشوك يعني بقد دنكي النوك ببيا كافية حوت بردي آواكو أكاتو بدسيا وأيقري باشا كتشو سر جمري كبرى لمينا طبعا أو كاتا سنة وايا مكب خاتا لاي شبي مينا أكويت لاي راسي جمرة خاتا بردمي حوت برد هل آياتنا وحوزكوا لقال همو بردك الله أكبرك الله أكبر بردك فريقدي حوت بردك هذا دي أجاتا نبي هل بدن بردك بدي قد كيوتنا وحوزكوا بردك نكيوتنا وحوزكوا قبولية أبي بردي يشكبها هاي يقولوا أقول بردكان به بردي جورة شرعينية برد هلان بطور ري وبرقة شرعينية بيلاو تيجرتنو قصي ناشدين كردين شرعينية وأصلي شوية إما قلتوا معنا أمر رجمي شيطانا أمر رمزك بوشي رمزك بود جايتي كردني آرزوكاني إنسان بو مشتاني كإنسان لخشتأبا إنسان لخواعكا أجينا أن الشيطان لو تشالله يايا وأنا مستقر الشيطان
ئەو پێی ئەوتێ ڕەمی جەمەرات لەبەرەوە مەفهومەکە بەم شێوازەیە. باش ئەوەی کە ڕەمی جەمەراتمان کرد بەڕێزان ئەڕۆین بۆ کێ دێینەوە بەرەو مەککە. لە دوای ڕەمی جەمەرات سنەت وایە ئینسان حیوانەکەی سەر بڕێ، حیوانەکە بەردەست بوو سەری ئەبرین، بەردەست نەبوو ئاسانیە ڕۆژی دووەم ڕۆژی سێم ڕۆژی چوارەم حیوانەکە سەر ببڕێ. ئەم حیوانی ئێمە سەری ئەبرین بەڕێزان، ئەم حیوانە قوربانی نییە، ئەم حیوانە هەدیە. ئەم هەدیە هی چییە؟ هی ئەوەیە کە ئێمە لە عەمرەیە ئیحراممان شکاندووە دوای عەمرەکە، ئەم ماوەیە تەمەتوعمان کردووە، لە مەککە ماوینەتەوە بەبێ ئیحرام وەکو کەسێکی ئەعتیادی ژیانمان گوزەرانوە، خۆمان بۆن خۆش کردووە، ئیحراممان لەبەرانە بۆ سەرمان چا کردووە، کابرا چۆتە لای خێزانی خۆی نینۆکی کردووە. لەبەر ئەمە ئەم هەدیە سەر بڕێ. ئەم هەدیە بەڕێزان لە غەیری مەککە و مینا قبوڵ نییە. زۆر کەس پرسیارەکە ئێمە لە کوردستان هەدیەکاکەین، شەرعی نییە. قوربانی باشتر وایە لە کوردستان بکرێ، هەدی ملزەمی بەوەی کە لە مەککە بکرێت و ملزەمی بەوەی کە لێرە خواردەکەی بەسەر فوقەرای مەککەیە تەوزیع بکرێت. لەبەرەوە هەدیەکە سەر ئەبڕێ. دوای هەدیەکە ئەوجا ئینسان سەری چاکە، سنەت وایە ئینسان سەری سفرکە بەڕێزان، حەلق نەک تەقسیر. باشە موسی لێبا. ئەمە سنەتێکی گەورەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەجار فەرمێتی رحم الله المحلقین، ڕەحمەتی خوا لەو کەسانی کە موسی لێ ئەدەن. ئەوجا لە جاری چوارەما فەرمێتی ئەوانەی کە کورتی ئەکەنەوە، کەواتە ئەمە تەبعەن بۆ پیاو، بۆ ئافرەتانی ئەتیادیە هەر وەکو کورتنەوەکەی دوای عەمرەکان کە کردویانە ئەو کورتکردنەوانە ئەکەن. لە دوای ئەمە زۆری ئەتیادیە ئێمە بینەوە ئوتێل خۆمان بشۆین، ئیحرامەکانمان دابکەنین، بۆنی خۆش لە خۆمان بین، جلی ئەتیادی لەبەرکەین. ئەمە پێی ئەوتێ تەحەلولی یەکەم. لە دوای ئەمە هەموو شتێک حەڵاڵە غەیری چوونە لای خێزان نەبێت، چکەمە تەحەلولی یەکەمە. ئەگەر ماندووین ئیعتیادی لە ئوتێلەکان بخەوین، چکەمە ئیحراممان شکاندووە ئێستا، جلی ئیحراممان لەبەران نەماوە، ئیعتیادی لە ئوتێلەکانە بخەوین، ئیسراحەت بکەین، دوای نیوەڕۆ بچین تەوافی ئیفاضە بکەین. تەوافی ئیفاضەمان کرد، طبعا تەوافی ئیفاضە وەکو تەوافی عەمرە وایە، بەس چیتیان نییە، نەشان ڕوودکردنی تایە، نەسێر شەڵتی یەکەم ڕاکردنی تایە. هەر تەوافێکی ئیعتیادیە بە جلوبەرگەکانی خۆمانەوە، بەبێ ئیحرام، بەبێ ئەطیباک، بەبێ ڕەمەڵ، هەر حەوت شەڵتەکە بە تەبیعی بە دەوری ئەوبەیتا ئەسوڕینەوە بەپێی ئەو سونەتەی کە تەوافی عەمرەمان پێ کردو، بەس ئەم دوو خاڵیتیان نییە. دوای ئەوەی کە تەوافی ئیفاضەمان کرد کە ئەمە ڕوکنی حەجە بەڕێزان، ئەوجا ئەچینە کوێ؟ ئەچینە سەفا و مەروە، سەعی سەفا و مەروە ئەکەین، کە سەعی سەفا و مەروەمان کرد، ئیتر تەحەلولی دووەم دروست ئەبێ. هەموو شتێک بۆ ئینسانۆک ئێستامان لێ دێتەوە. واجبات و ئەرکانی حەج بەمە کۆتاییدی یەک واجبمان نەمێنێ بۆکەی، یەک واجبمان نەبینێ. ئەو ڕۆژەی کە مەککە جێ دێڕین تەوافی وەداعەکەی، تەوافی ماڵ ئاوایی لە بەیتەکەی. لە غەیری ئەمە واجباتێکی ترمان نامێنێ. ئەمە پوختەی ئەرکانەکان و واجباتی حەجە. ئەمانە بەڕێزان وەکو عەرزم کردن سنەتەکانی ئاسایی. ئێستا بۆ نمونەیە بۆتمان ڕۆژی جەژن ڕەمی جەمرا دەکەین، باشە گوتمان سەرمان چا ئەەکەین، حیوان سەرەبڕین، تەوافی ئیفاضە ئەەکەین. تەرتیبەکەی ئاوا بێ باشە. ئەگەر تەرتیبەکەی تێکچی ئاسانیە، یعنی بۆ نمونە تۆ سەرچانەکە چی تەوافی ئیفاضە کرد، سەعی کرد، دوای ئاتی تۆ ئەتیادیە، حیوانە سەر نەبڕی ڕۆژی دووەم سەرەبڕی، زۆر زۆر ئەتیادیە. ئەمانە هیچ کێشەیەکی تیان نییە. گرنگ ئەوەی بەڕێزان ئەوەی مەطلوبە لە ئێمە ئاگاداری ئەوە بین ئەم ئیحرامەی کە هەمانە لەم دوو ڕۆژەیە زۆر ئاگاداری ئەوە بین شتێک نەکەین کە مەحزوراتی ئیحرامە. بەتایبەتی ئێمە ئەو شەوەی لە مزدەلیفە ئەمێنینەوە بەڕێزان ئەم دوو ڕۆژە، لە کاتی خەوا ئیحرام سەرتان دانەپۆشن، لەبەر گەرما هیچ نەدەن بە سەرتانە، چونکە ئەمانە منافین بۆ ئیحرام. یعنی تۆ کە خەوتی شەو لە مزدەلیفە نامی ئیحرامەکان سەرداوە بە سەرمان بەدەرەوە. حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابەیەکی کە محریم بوو وشترەکەی خستێ خوارەوە ملیشکە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی بیشۆن کفنی بکەن بەڵام سەری دانەپۆشن. فەرمی فإنه يبعث يوم القيامة ملبيا، فەرمی لە قیامەت کە زینو ئەبێتەوە وەکو حاجیەک کە لەبەیک اللهم لەبەیک کە زینو ئەبێتەوە. لەبەرەوە بە مردوویش ئینسان ببرێ لەو شوێنە مبارەکەیە نابێت سەری دابپۆشتێ بە زینویی وهاکەذا. بەڵام بەکارهێنانی چەتر بۆ نمونە ئاسانیە بۆ حاجی گەرمە چەترمان، بەس چەترەکە نەیدا لە سەرمان، ئاگامان لۆ بێ، یعنی چەترەکە نەخەیتە سەر سەری جێبێڕی، یا بۆ نمونە خاولی ئیحرامەکە نەخەیتە سەر سەری لەبەر گەرما، دەستی خۆت لەسەر سەربێ ئەتیادیە هیچ شتێکی تر نا، هیچ شتێکی تر، چونکە شەت خستنە سەر داپۆشینی سەر منافیە بۆ ئیحرام، بەکارهێنانی بۆن منافیە بۆ ئیحرام، لێکردنەوەی موو منافیە بۆ ئیحرام، حتا سابوونی بۆن خۆش، کرێمێکی بۆن خۆش بۆ نمونە دژە خۆر ئەگەر بۆنی هەبێ شەرعی نییە بەکاربێ لەو ڕۆژانەیە.
ئەگەر کرێمەکە بۆنی نەبێ ئاساییە بەس بۆندار بێ شەرعی نییە بەکار بێ ئەمانە کۆی ئەرکانەکان و واجباتەکانی حەجن بەڕێزان یعنی من تەمەنا ئەکەم بەوەی ئێمە بتوانین توش بەخوای گەورە حەجێک بۆی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر سنەتی ئەو کراوە ئەبەو شێوازە حەجەکەمان جێبەجێ بکەین و هیچ کاتێکیش بەڕێزان خۆمان نەترسێنین یعنی بەداخەوە ئێمە تووشی فۆبیایەکی زۆر ئەبین هەموو جارێک بەوەی کە عەرەفاتمان پێ جێبەجێ نابێت لە موزدەلیفە ناتوانین بمێنینەوە سیارەمان دەست ناکەین بەڕێزان ئەمانە هەر هەمووی فۆبیایە دروستمان کردووە نییە هەموو ئەمانە ئینشاء الله بە ئاسانی بەردەست ئەبن بە ئاسانی جێبەجێ ئەبن ئەو بەڕێزانی وەکو عەرزم کردن کە ناتوانن واجباتەکان وەکو خۆی ئێستا بۆ نمونە ئێمە گوتومانە لە دوای ئەوەی کە واجباتەکانمان تەواو کرد طبعاً لە سعی سەفا و مەروەمان تەواو کرد لە دوای تەوافی ئیفاضە ئێستا ئێمە تەحەلولی تەواومان کردووە دوای چی دەکەین پێش نوێژی مەغریب ئەگەڕێینەوە مینا پێش نوێژی مەغریب ئەگەڕێینەوە مینا ڕۆژی 11 و 12 و 13 مانگ لە مینا ئەمێنینەوە ڕۆژی 11 و 12 و 13 مانگ ئەمە تەحەلولی دووەممان کردووە ئێستا هیچ شتێک لە واجباتی حەج ئەوەی کە پێویستکە بە ئیحرامەوە ئەوەی کە لێمان حرام بێ هیچ شتێکمان نەماوە هەموو شتێکمان لێ حەڵاڵە پێش نوێژی مەغریب ئەگەڕێینەوە مینا ڕۆژی 11 و 12 و 13 لە مینا ئەمێنینەوە لە دوای زەوال هەموو ڕۆژێک لە دوای لاچوونی خۆر لە ناوەڕاستی ئاسمان چیەکەین ڕەمی جەمەرا دەکەین طبعاً سێ حەوزی ڕەجمکردن بەردی تایە کە ئێمە ڕۆژی 21 بەرد لە مینا کۆ ئەەکەینەوە باشە لەو جەمرەیەوە لەو شوێنەوە دەست پێ ئەەکەین کە پێی ئەوتێ ئەلجەمرەتە سوغرا دوورترینیانە لە مەککەوە نزیکترینیانە لە مزگەوتی خیفەوە حەوت بەرد بە شێوازی بەردی جەمرەی یەکەم لە ڕۆژی جەژنا حەوت بەرد هەڵ ئەیە هەموو بەردەگەڵی الله ئەکبەر بەردەکان قایم هەڵمەیەن چونکە لە حەوزەکە دەرەپەڕێ ئەڕواتەوە دەرەوە بەردەکە بە هێواشی لە دوونی شەوڵ مەچوە نا زۆر احتیاجە زۆر چۆڵە بەڕێزان یعنی دەرفەتێکە ئێمە کە خوا بە قیسمەتی کردووە حەجمان کردووە حەجی 6 ملیۆنیمان کردووە سڵمان خستۆتە سەر حەوزەکە زۆر بە احتیاجی بەردەکانمان الله ئەکبەر الله ئەکبەر بە لە پڕوسکە و لە دوورەوە بەرد هەڵڵان و بەردەکە کەوێتە ناوی ناکەوێتە ناوی نا زۆر بە دیقەت زۆر بە هێواشی حەوت بەرد کە جەمرەی سوغرامان ڕەمی کرد بە حەوت بەرد سنەت وایە بیتە دواوە تۆزێک باشە ئەوەستی کەعبە ئەەکەیتە دەستی مەککە ئەەکەیتە دەستی چەپتەوە مینا دەستی ڕاستەوە ئەوەستی هەندێک دوعا ئەەکەی ئەچیتە جەمرەی وستا بە هەمان شێوە حەوت بەرد هەڵەی بۆ ئەوێش لەوێژی کە دواوە هەندێک دوعا ئەەکەی جەمرەی کوبرا کە ڕۆژی یەکەمی جەژن بەس ئەومان ڕەجم کردووە جەمرەی کوبرا کە حەوت بەردی تێ هەڵەی ناوەستی لە دوای ئەوە ئەگەڕێینەوە بۆ چوو ئەگەڕێینەوە بۆ مخەیەمەکان ئەمێنینەوە لە مینا سێ شەو هەر بە ڕێزێکتوانی 11 و 12 و 13 بمێنێتەوە ئەمە سنەتی پێغەمبەر وایە صلی الله عليه وسلم بەڵام خوای پەروەردگاریش فەرمێ فەمەن تەعەجەلە فی یومین هەر کەسێکیش بە 11 و 12 بمێنێتەوە بەر لە مەغریب مینا بەجێ بێ زۆر زۆر احتیاجی نە فیدیەی لەسەر و نە هیچ گوناهباریش نابێ و ئەوانی کە تەعەجل ئەکەن ئەوانی کە پەلەیانە ئەوانی کە ناساغن احتیاجیە ئەو بەڕێزانی کە لە مینا ناتوانن خۆیان بەڕێزان بۆ نمونە کابرا نەخۆشە یا قاچی جاری وا هەیە زۆر ماندوو بووە یا بۆ نمونە کەسێکە تەمەنێکی هەیە ئەمانی احتیاجیە تەوکیلی ئەو کەسانە بکەن کە لەگەڵ یانە بۆ نمونە کابرا لەگەڵ خێزانێکی خێزانی ناتوانێت ئەڵێ تۆ لە وەکیلی منەوە بەردەکانم بۆ بەهاوە ئەم 21 بەردی خۆی و 21 بەردی خێزانی شێهێنە لەگەڵ خۆی پاش بەردەکانی خۆی بەردەکانی خێزانی هەڵەیە یعنی ئەم حەوت بەردە بۆ جەمرەی سوغرا هەڵەیە ئەنجا حەوت بەردەکەی خێزانیشی نییە دەهێنێ لە وەکیلی ئەوە هەکەدا بەم شێوازە کەواتە لە ڕەمی جەمەراتی مینایە تەحەلوتیایە دروستە مانەوە لە مینا شەوان سنەتە بەڵام بۆ کەسانی کە عوزریان هەیە ئاساییە بۆ نمونە ئەگەر کابرا زۆربەی شەوەکەی بمێنێتەوە ئەمە تەواو واجبەکەی جێبەجێ کردەوە باقیەکەی سنە دەمێنێتەوە ئاساییە لە دوای نیوە شەو نەخۆش بێ یا کەسێک بۆ نمونە نەتوانێت یا بۆ نمونە کەسێک با بڵین تەحملی ئەو جەوە ناکا قەڵەباڵغا ڕەبووی هەیە تووشی تەمە نەفەسی ئەبێ بەگەر باکە زۆر قاڵچە ئاسانیە بێتەوە لێرە بێت و بۆ نمونە بۆ ڕەمی جەمەرات بگەڕێتەوە ڕەمی جەمەرات بکە و مەبیت نەکە في كل الأحوال بەڕێزانە و عەرزم کردن ئەم بابەتانە شەرع ئاسانکاری زۆر زۆری تیا کردووە ئێمە خۆمان حەشر نەکەین لە قاعیدەیەکی کۆنکریتیە ئەگەر هەڵەیەکمان کرد ئەگەر لە سونەتێکە کەم تەرخەمیەکمان کرد دڵمان لە حەجەکەمان سارد نەبێتەوە ئەمانە سنەتن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مۆسمی حەجە هەر کەسێک هەر پرسیارێکی لێ کردبێ پێغەمبەری خوا فەرمێتی دروستە فەرمیەتی ئاساییە فەرمیەتی بیکە نەی فەرموونە ئەمە ناکرێ و ئەوە ناکرێ
گرنگ ئەوەیە ئینسان بتوانێت لە ئەساسیاتەکان وەکو عەرزم کردن ئەساسیاتەکان جێبەجێ بکە ئەو شتانی کە منافین بۆ ئیحرام نەیانکە تەرکی واجباتەکان بەبێ عوزر نەکە ئەگەر خوا نەخواستن لە واجبێکی شا هەڵەیەک دروست بوو حیوانێک سەربڕێ بێ لە هەدیەکە حیوانێک سەربڕێ وەکو فیدیە. وای پروردگار لە هەموو لایەکی قبوڵ کە و دەستان خۆش بوو سەر اگر پرسیارێک شتێگەری من لە خزمەتتان